سڵام هەیە لە خزمەت جۆگرانی ئەم وتارە لە گۆڤاری 214 مەهاباد یعنی ژمارەی تازەی مەهاباد لە بابەت خاتوو کریستیان بەرد وە کتێبەکەی بە نێوی 1000 sighs and 1000 revolts واتە هەزاران ئاو و حەسرەت و هەزاران شۆڕش ئەو کتێبە معرەفی کردبوو و من وەم زانی بوو ئەو کتێبە تا بەحاڵ نەکردراوەتە کوردی بەڵام دواتر کە توانیم دەگەڵ نووسەرەکەی واتو کریستیان بەرد پەیوەندی بگرم پێی ڕاگەیاندم کە ئەو کتێبە لەلایەن کاک سەفوەت سەدیقی وەرجێراوەتەوە سەر زمانی کوردی کە 469 سەفحەیە و خانوو کریستیان بەرد 12 زڵدشی لەسەر ئەرکی خۆی بۆ من ناردۆ و دەستی خۆش بێ و هەروەها ئەو کتێبە لەسەر ئەرکی خاتوو کریستیان لە چاپ دراوە کوردیەکەی و پێشکەش بە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی کراوە ئەوە تا دەبینین کەسانی ئاوە هەنا کە دیەن لە قاڕەیەکی دوور ڕادیان لەسەرمە دەنووسن دوایە زەحمەتێکی زۆر دەشێشن لەسەر مێژووی ئێمە بۆ ناساندنی مێژووی ئێمە و دوایە بە هەزینی خۆشیان دێنن لە ساپی دەدەن هەڵبەتە خاتوو کریستیان بەرد لە شاری نیویۆرکی ئەمریکا لەدایک بووە لە زانستگای یێل بڕوانامەی لیسانسی لە ئەدەبیات وەرگرتووە پاشان وەک سەرنووسەر و هەواڵنێری گەریدا بۆ ڕۆژنامەی نیویۆرک دیلی نیوز کاری کردووە چەندین وتاری لە میدیاکانی ناوازە وەکو دە واڵ ستریت واشنگتن پۆست دە مەیامی هەرلت لە چاپداوە هەروەها نووسەری 6 زڵد کتێبی زۆر بە نرخی کە یەکێک لەوانە 1000 sighs 1000 revolts من وتارێکشم هەر لەو کتێبەی وی تەرجمە کردوێتەوە سەر کوردی ئێستا بۆتان دەخێنمەوە ئەو بەشەی چونشێ هەم کوردستانی ئێران و هەم عێراق و هەم سووریە دەگرێتەوە من پێم خۆش بوو بەشەم وەرجێراوەتە سەر کوردی و بڵام کردوێتەوە دا گۆڤاری 214 مەهاباددا کریستیان نووسێتی کاتێک لە دەمێشق بووم دەگەڵ کەریم ئاغای برادۆستی پیاوێکی وێچوو و دوورە وڵات ئاشنا بووم کە سەر بە هۆزی بەهێزی برادۆستی عێراق بوو و بەڕەسەن ئێرانی بوون بنەماڵەی برادۆستی چوروکی سەیریان هەیە کە بە شەڕی قەڵای دمدم کە ڕووداوێکی حەماسی ناوازەی کوردیە منشور بوونە کەریم ئاغا پیاوێکی بەشکۆ بوو کۆت و شاڵواری سێتیکەی کرێمی دەبەردا بوو لە هۆتێلێکی سوار ئەستێرە بۆ خواردنی نەهار کە بە میوانداری یەکێتی نیشتمانی ڕێک خرابوو ئاشنا بووین بەرهەم ساڵە سەرۆک وەزیری یەکێتی بۆ توویێژی سیاسی لە شاری دەمێشق بوو هەم پارتی دێمۆکرات و هەم یەکێتی نیشتمانی پەیوەندی باشیان دەگەڵ وڵاتی سووریە و دەسەڵاتدارانی پایتەخت هەبوو دەمی خواردنی نیوەڕۆ ڕوو بە کەریم ئاغا و لە تەنیشت کوڕە 20 چەند ساڵەکەی بە ناوی سەدیق دانیشت بووم کە ئینگلیزیەکی ڕەوانی قسە دەکرد و وەرژێڕی باوکی بوو سەدیق لە ئەمریکا دەرسی خوێندبوو تجارەتی زۆر سەرکەوتوانەی فرۆشی مەحافزی شاژی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی نێوەڕاز دەکرد و بنەماڵەی بەڕێوە دەبرد ئەوە نمونەیەکی دیکە بوو لە توانایی سەرسوڕهێنەری کوردان بۆ سازان دەگەڵ ئاڵوگۆڕ لەلایەک فکرم لە حیسابی کاپیتالیزمی سەدیق لە سەدەی 21 دەکردەوە لەلایەکی تر فکرم لە جێڕانەوەی داستانی حەماسی دمدمی باوکی داستانەکە بەم جۆرە بووە شەعباسی یەکەمی سەفەوی شای سەفەوی کە لە ساڵی 1588 تا 1629 زاینی لە ئێران حکومڕانی دەکا پەیوەندی زۆر نزیکی دەگەڵ خانی برادۆستی دەبێت کە لە زۆر شەڕان پشتیوانی لێکردووە و لە یەکێک لە تێکەڵسوونەکان خان قۆڵێکی لە دەست دەدا و پادشا قۆڵێکی زێڕێنی بۆ دادەنێتەوە کە دەبێتە نازناوی خان بە ناوی خانی لە بزێڕی دوای ماوەیەک ناکۆکی دەکەوێتە نێوان شا و خان شا داوا لە خان دەکا بۆ دانوستان بێتە کۆشک خان ناسێ دەترسێ بۆسەی بۆ دانابێتەوە هەر بۆیەش سەر بەخۆی ڕادەگەێنێ
شا بڕیاری گرتنی قەڵای دمدم دەدا کە لە ترۆپکی چێوێک لە باشووری ئورمیە ئێران هەڵکەوتووە. برا دۆستەکان زۆر بە سەختی بەرانگاری دەبنەوە و ماوەی ساڵێک دژی دوژمن دەوەستنەوە، بەڵام لە ئاکامدا لەشکری شا ئاوی خواردنەوەی قەڵای هەڵدەبڕن. هۆزەکە دەزانن کە دەروەستی نایەن و ناچار بە شکەستن. ئیدی تا ئاخر چاوەڕێ نامێنن. خان فەرمانی شەڕ دەدا. هاوکات ژنانی وەفاداری هۆز بریاری خۆکوژی دەدەن. شەڕوانانی هۆز دەستی یەکتر دەگرن و بەرەو شەڕگەی قەڵا دەردەپەڕن. خان و زۆربەی شەڕوانان دەکوژرێن، بەڵام یەکێک لە کوڕانی و مابەقی ڕزگاربووانی شەڕ بەرەو عێراق ڕادەکەن و لە سیدەکانی نزیک دەڤەری بارزان نیشتەجێ دەبن. بەسەرهاتی سەدەی نوێی برادۆستیەکان هەروە سرنجڕاکێشە. لە ساڵی 1931 زاینی کە شێخ ئەحمەدی بارزانی فتوای خواردنی گۆشتی بەراز دەردەکا، شێخ ڕەشیدی ڕێبەری دینی برادۆستیەکان دژی فتوای بارزانی دەوەستێتەوە. ئەم هەڵوێستا شێخ ئەحمەد هان دەدا کە لە دەڤەری برادۆست ئاژاوە بنێتەوە و شێخ ڕەشید بەرەو ئێران ڕانێ. پاش ماوەیەکی کورد برادۆستیەکان دەگەڕێنەوە و دوای دەیەیەک بە هاوبەشی هێزی عێراقی بارزانیەکان بەرەو ئێران ڕاو دەنێن. بەم جۆرەش سەدەی 20ەم دەگوزەرێ. برادۆستیەکان دەپێشدا لە ئەنگری مەلەک فەیساڵ و دواتر پشتیوانی ژێنێراڵ عەبدولکەریم قاسم دەبن و لە ئاخردا لە دژی نەیاری سونەتی خۆیان و تا بارزانیەکان هاوکاری سەدام حوسێن دەکەن. مەلەک فەیساڵی دووەم دۆستی زۆر نزیک و تایبەتی هۆزەکەیان بوو. ساڵانە بە سواری ئەسپ دەچوو و چەندین ڕۆژ لە ناوچەی شۆستانی و مەنشور بە گوڵاوی زۆر زوڵاڵی برادۆست ڕای دەبوارد. لە ماوەی شەڕی ئێران عێراق هۆزی برادۆستی لە ئارتشی عێراق بەشدار بوون و سەدام حوسێن لە بری هاوکاری هۆزەکە 6 میداڵی بە کەریم خان بەخشی بوو. بەڵام دوای کۆتایی شەڕ سەدام خیانەتی لێکردن و بە بیانووی هاوسنووری دەگەڵ ئێران داوای بەدەستەوەدانی ناوچەی هۆزەکەیانی کرد. کەریم خان گوتی هۆزەکەم کۆ کردەوە و مژارەکەم پێوتن. ئەوان کوتیان ئێمە 8 ساڵ لە دژی ئێران شەڕمان کرد، ئێستا ئامادەین دژی حکوومەت بجەنگین، ئیتر لەو کاتەوە پەیوەندیمان دەگەڵ سەدام پسڕا. کەریم خان بەلایەنگری لە هێزەکانی یەکێتی نیشتمانی تا ساڵی 1996 تا وەختێک کە هێزەکانی ڕژیمی بەعس لە ماوەی شەڕی ناوخۆیی نێوان گەشتێتی و پارتی واردی هەرێم بوون لە کوردستان ماوەتەوە. کەریم خان وتی ئەوە دۆخێکی زۆر پرمەترسی بوو، لە بارودۆخێکی زۆر خراپدا بووم. لە کاتی هاتنی هێزی عێراق لە هەولێر بووم، بەڵام بەخۆشیەوە 700 شەڕوانم دەگەڵ بوو و کەس هەڕەشەی لێ نەکردوم. سەدام گوتی ڕاوەستا یارمەتیت دەدەم، سەک و سۆڵت دەدەمێ، بەڵام باوەڕم پێ نەکرد. ڕام کرد دەپێشدا چوومە ئێران، دواتریش بۆ دەمێشق. کریستیان دەڵا ساڵێک دواتر پاش کۆتایی شەڕ لە ساڵی 2003 لە ڕێگای ئیمەیلەوە پەیوەندیم بە سەدیقی کوڕی کەریم ئاغاوە گرت. دوای ساڵێک دوورە وڵاتی گەڕابوونەوە بۆ ئێراق. سەدیق بۆی نووسی بووم بابم ڕێز و سڵاوی هەیە، دەگەڵ خەڵکی هۆز سەرقاڵە و کەیفیشی زۆر سازە. ئەوە پەندێکی کوردی وە بیر دەهێنامەوە کە دەڵێ شام شیرینە بەڵام وڵات شیرینترە. دوو تێبینم دێرەدا نووسیوە لەبارەی ئەو نووسینەی خاتوو کریستیان. ئیشان ئەوە کە لە نووسراوەکەدا لە زیاتی سەدیقی نووسیوە، کوڕی کەریم ئاغای. دووەم دەقی ڕاستی ئەو پەندە کوردیە ئەوەیە، دەڵا شام شەریفە بەڵام وڵات شیرینە. هەڵبەتە کتێبەکەی کریستیان بەڕاستی زۆر کتێبێکی پڕناوەڕۆکە، زۆر باسی تێدا هەیە. لە شێعری مامۆستا هێمنی سەربەرزمان ڕابگرێت تا هەتا کۆتایەکەشی دەقێکی شێعری مەموزینی خانی دێنێتەوە. هیوادارم زانیاریم لەو بابەتەوە دابێ بە ئێوە. هیوای خۆشیم بۆتان هەیە.